لە ڕێی 21 ڕێکخراوی هاوکاری تۆڕی شەمس لە هەر چوار پارێزگای هەولێر، سلەیمانی، دهۆک، هەڵەبجە ژمارەی 623 چاودێر لە وێزگەکانی دەنگدان جێگیر کرابوون. ئەوانە چاودێری پرۆسەی هەڵبژاردنیان لە وێزگەکانی دەنگدان بۆواتە لە بەیانی تا ئێوارە لە وێزگەیە بوون. لە پاڵ ئەوان 61 تیمی گەڕۆک چاودێری پرۆسەی هەڵبژاردنیان لە دەرەوەی بنکەکان دەکرد. لە کاتی پێویستیش لە شوێنێک پێویست وە دەچوونە ناو بنکەکان بۆی ئەگەر هەر حاڵەتێک کە باس بکرێت لەسەر پێچی یا پێشێلکاری ئەوان دەچوون چاودێریان دەکرد. ئەمە جگەلەوەی کە 32 چاودێری بیانی میوانی ئێمە بوون، ئەمانیش دابش بوون بەسەر 7 تیمی چاودێری پرۆسەکەیان دەکرد. بۆ یەکەم جارە لەگەڵ گروپی گەنجانی 12 مۆدێلێکی تازە لە چاودێریکردن ئەویش دەنگدەری چاودێرە. ئێمە بە حەقەت 600 دەنگدەری چاودێر بەڵام 575 توانیان بچن لە ڕۆژی دەنگدان دەنگ بدەن و کۆی سەرتاپای پرۆسەی دەنگدانیان لە ڕووی ئیزرائیەوە لە ڕێی ئەپلیکیشنێک یا فۆرمێکی ئەلکترۆنی ڕای خۆیان لەسەر شێوازی دەنگدان بۆ ئێمە ناردوێتەوە. بە کۆی ئەوە کۆمەڵێک سەرنج و تێبینی کۆبوونەتەوە.